بەمیان دەگۆ منداڵە سینی یا بەمیان دەگۆ خزمی جاکشانی حەسەب ینی ئەوەی کە من لێرە گەورە بوویمە زمانی کوردی لە بۆ من زۆر زەحمەت نەبوو لەبەرەوەی خوێندنیشم لێرە کردیە لە ماڵێ بەندە نووسیش قسەم کردیە ینی فێر بیمەوە زمانی داکمار دەبی فێر بم بەس زمانی داک لە بۆ خۆم کوردی بووە لەبەرەوەی لە مەکتەب و هاوڕێیەکان و خزم و کەس و ئیدی هەموو بە کوردی لەگەڵم گفتوگۆیان کردیە کوردیەکە لە بۆ من ئاسانتر بووە. باشە کوردستان بە لای تۆ خۆشیان ئەندەنووسیا یان کەلتوری کام وڵاتە زۆر سەرنجی ڕای لەلایەنی کەلتور هەردووچیان وەچیەکانی زۆر فەرقی نییە لەبەرەوەی هەردووچیان دەوڵەتی ئیسلامینە کەلتورەکە فەرقی نییە یعنی ئێستا من بچمە وێندەریان لێرە بم هەمان شتە لە بۆ من شۆک نابم برێم ئەوە بۆ کولتوری وانە و هایە ئیمە ئەو هایە شۆک نابم لێک نزیکە. باشە خەڵکی مەسەلەن هەولێر کە تامبینن ئەتۆ بە شکل ئەندەنووسی بە زمانێکی کوردیاوان چیتان پێڵێن ینی باسیەکەن بەگچکەی پێیز ئاز دەبوومە بەمیان دەگۆ منداڵە سینی یا بەمیان دەگۆ خزمی جاکشانی بەزیدی لێ لەگەر لێ ڕاهاتم ئێستا کە پێم دەڵێ پێم احتیاج بێ ینی ئەسڵ میانی برادەرەکانم یان خزم و کەس کە باسم دەکەن بە شانازی دەڵێنەوە ئەندەنووسی و کوردی خۆمانە تێکەڵە.